ئێمە وەک هاوەری تەندروستی سمان ڕاپەڕین ئەمڕۆ لە 12 ڕۆژی جیهانی پەرستاران هەستین بە ئەنجامدانی سیمپۆزیەمێک بە هاوبەشی لەگەڵ کۆلێژی پەرستاری زانکۆی ڕاپەڕین و هەروە بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین و سندیکای کارمەندانی تەندروستی لەقی ڕاپەڕین. لە سیمپۆزیەمەکەدا ئێمە بابەتێکمان ئەمڕۆ کە پێشکەش کرد لەسەر نەمانی جیاوازی لە بینی کەرتی حکومی و کەرتی ئەهلی لە ڕووی بوارە تەندروستیەکان و بە تایبەتی پەرستاری کە بەڕاستی هەدەفی ئێمە ئەوە بوو کە ئەم جیاوازیە نەهێڵین و ڕوونی بکەینەوە ئایا خەلەلەکە لەکوێیە و ئایا مەفروزە چی بکرێت لە داهاتوو بۆی ئەم جیاوازەکەم بکرێتەوە چکۆی بەلای ئەمە گرینگە خزمەتکردنی نەخۆشە لەلایەن کارمەندانی تەندروستی چ لە کەرتی ئەهلی بێت چ لە کەرتی حکومی چکە پێمان وایە کە ئەوە هەردووکمانین دەتوانین ئەم سیلکە تەواو بکەین و هەردووکمانین دەتوانین کە بەیەکەوە خزمەتێکی باشتر بە نەخۆش بکەین. ساڵ ڕۆژی یادی پەرستاران پیرۆز بێ لە سەرجەم پەرستارانی کوردستان و جیهان. ئێمە وەکو کۆلێژی پەرستاری یەکەم کارمانەکە لەگەڵ تاوەری تەندروستی سمارت ئەنجاممان داوە سیمپۆزیەمێکی زانستی کە بە زۆر بە سڕی و بە وردی باس لە گیر و گرفتەکانی بەڕێوەبردننی پەرستاری و سەرکردایەتیکردنی پەرستاری و وە کێشە و گیر و گرفتەکانی دەرچوانی پەرستاری لە داهاتوان پەرستاری کە ئێستا لە کاردان. هیوادارین بتوانین کە لە داهاتوودا کاری گەورەتر و مەزنتر و بەرەو پێشتر بەرین. ئێمە وەکو کۆلێژی پەرستاری دەرگەمان ئاوەڵایە و بە دڵنیاییەوە ئەو هاوکاریەی سمارتیش کە بۆ ئەو ئیڤێنتە لەگەڵمان بوو و لە بەرچاوی دەگرین شتێکی زانستی زۆر بەرز بوو و بە نرخ بوو. هیوادارین هاوکاری و هەماهەنگی بەردەواممان هەبێ کە بتوانین پەرستاری و کەرتی خزمەتگوزاری تەندروستی ئەوەی کە لە سەرشانی ئێمە بەرەو پێشی بەرین. ئێمە ئەمڕۆ لە بابەتێکمان نەبوو لەسەرەوەی کە ئەو لە هاتوو کارەمەیانێک کە پەرستیار ئەبێ هەیبێ لە سەدەی 20 تاوەکو بتوانێت پەرستیارە بێت کە ڕۆڵە خیادەکەی بینە ناو کەرتی تەندروستی تاوەکو بتوانێت شوێن پێی خۆی بکاتەوە تاوەکو بتوانێت کاریگەری بەجێبێڵە تاوەکو بتوانێت داهێنەر بێ. لەبەرەوە ئێمە ئەمڕۆ باسمان لەکوی ئەو لە هاتوو کارەمە شارەزانە کرد کە پێویستە هەبێت لە پەرستارە و لە ڕۆژی جیهانی پەرستارە بەو جەنەرێشن تازەمان وت کە ئەوەی کە لە ڕابردووە هەتان بوو کارێکی گرنگتان کردووە لە حەقەتە بەڵام بتانەوێت بەوەی ڕابردوو لە داهاتووە جێ پێ خۆتانکردنەوە کۆتایی پێهات ئەبێ ئێوە لە داهاتووە پەرستیارێ بن پرچەک بن بە کۆمەڵی لێ هاتووی کە بتوان وەڵام دەرەوەی پێداویستەکانی تاک بن لە سەدەی 20. ئەمە پیرۆزبای ڕۆژی جیهانی پەرستاران لە هەموو پەرستاران بکەم لە قوتابیان لە هەموو دەرچوان و هەموو دامەزراوان. ئێمە وەکو قوتابیانی کۆلێژی پەرستاری زۆر پێمان خۆشە کە گرنگی بەم ڕۆژە بدرێت بۆ لە داهاتووە داواکارین کە بتوانین پیشەی پەرستاری بەرەو پێشەوە ببین. ئەمڕۆ لەم سیمپۆزیۆمەدا ئێمە زۆر سوودمان بینی لەلایەنەکانی کە کارامەیەکانی پەرستاری بخرێتە ڕوو وە گرنگی ڕۆڵی پەرستار چییە بۆ نەخۆشخانەکان و هیوادارم کە هەموو پەرستاران هەمیشە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. سمارت وەرچەرخانە.